سەبارەت بە زمانی کوردی بەڵام بەڕاستی لە جێی طموح یان لە جێی پێویست نییە. جارێ هەر خۆی خودی بەیانەکە سەبارەت بە زمان کەم و کورتەکە ئەوەیە دەڵێ زمانی کوردی لەو ناوچانەی کە کورد وەکو خۆی بەکاردێنم وشەکە ڕێژێکی مەلحوظیان هەیە، مەلحوظ بە عەرەبی سەرنجدرا و تێبینی کراو، واتە هەموو کوردێک ئەگەر لە شوێنێکدا بوو سەرنجدراو نەبوو بۆی نییە بە کوردی بخوێنێ. ئەم سەرنجدراوە چێیە؟ چەنە ژمارەکەی؟ وەکو دەوترێ شتەکان لە تەفاسیلان، ینی خراپیەکان. دووەم کردی بە ئیختیاری، واتە ئیلزامی نییە، ئەمە لە خودی مەرسوومەکە. وەزیری پەروەردە کە هاتووە تعلیماتی بۆ دەرکردووە دەڵێت ئەو مەکتەبانە حەسر دەکەین، ئاماریان دەکەین، تعدادیان دەکەین کە بزانین کامانن ئەوانەی خوێندنی کوردیان تێدا دەکرێت، بەس دەوانەی بڵێن بەو پێوەرەی خۆیان کە ژمارەی مەلحوظیان کورد تێدایە وەک ڕەغبەتیان هەیە بۆ خوێندنیش و بە ئیختیاری و لە هەفتەیەکیشدا 2 حوسە تەنها 2 دەرس. یعنی بەڕاستی شتەکە لە واقعدا دەبێتەوە بە شتێکی زۆر نەک هەر وای لێ هینی نامێنێت، لەوانەیە دەرسەکەن ببورن نەکەوەش 2 حوسە ئیختیاریش بۆ ئیمتیحان و ناجحیش داخڵ نییە، ئەنی بۆ دەرەجە و بۆ ئەوەی کە تەرتیبی معەدەل وشت داخڵ نییە، ڕاسب و ناجاحت. یعنی وای لێدە لە نەتیجەیە دەبێت بە شتێکی کەمالی ئەو کوردەی هەڵی دەبژێرێ. ئەکید ئەو کوردانش کە بە تایبەتی لە ناوچەکانی عەرەب نشینن وەک شام و دیمەشق و حەما و حومس و ئەوانە کە ئەسڵەن هەر خۆیان زۆریان بوون بە عەرەب یان هەر کوردیان لەبیر چۆتەوە، کاتێک ئەم دەرسە دەخوێنن بەلایەنەوە قورسە، خۆشمان تەلەبەین، خۆمان لە دەرسێکمان لە کۆڵ بێتەوە. بەڕاستی هەمومان تەلەبایەتیمان بینیوە، بۆ ئیمتیحان داخڵ نەبێ و بۆ دەرەجە داخڵ نەبێ و وەکو ڕێک چی لێ دێ ئێستا بڵێن عەرەبستانی جنوبی عێراق ناوچەکانی عەرەبستان کوردیان هەبووە دایان خوێند بەس هیچی لێ فێر نەهات، بۆ چونکە ڕێک دەرسەکە بۆ ئیمتیحان وشت داخڵ نەبوو، هیچی فێر ناکردن. بە تایبەتیش ئەم سیستەمی قوتابخانە حکومیانەی ناوچەکەی ئێمە هەمومان بە عێراق و سووریا وانەش شکست خواردوون لە فێرکردنی زمان.